تۆم باراک نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ کاروباری سووریا لە پلاتفۆرمی X ستایشی دۆخی ئێستای سووریای کرد و ڕایگەیان کۆبوونەوەکی ساڵی ڕابردووی سەرۆک دۆناڵد ترامپ لەگەڵ سەرۆکی سووریا ئەحمەد الشەرع قۆناغێکی نوێی بۆ سووریا هێنایە ئاراوە. باراک کە هاوکات باڵیۆزی ئەمریکای لە تورکیا گوتیشی تەنها ساڵێک لەمەوبەر کۆبوونەوە مێژووەکەی سەرۆک ترامپ لەگەڵ سەرۆک ئەحمەد الشەرع لە سعودیا قۆناغێکی نوێی دەست پێ کرد. ڕاگەیاندنی هەڵگرتنی سزاکان بۆ ئەوەی دەرفەتێک بدرێت بە سووریا بۆ گەشەکردن. و گوتیشی ئەوە نیشانەیەکی بوێرانە و ئومێدبەخش بوو بۆ سووریا و ناوچەکە. کاربەدەستانی ئەبوزەبی ڕایانگەیان ڕۆژ یەکشەمە دوای هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان ئاگر لە جەنەرەیتەرێکی کارەبا بەربۆتەوە کە دەکەوێتە دەرەوەی وێستگەی ئەتۆمی بارەکە لە ناوچەی ئەلدەفرای ئیمارات. دەسەڵاتداران لە ئەبوزەبی پایتەختی ئیمارات دەڵێن ئاگرەکە کاریگەری لەسەر سەلامەتی وێزگەکە و ئاستی سەلامەتی تیشک و ئامادەی سیستەمی سەرەکی وێزگەکە نەبووە. هەموو یەکەکانیش بەردەوامن لە کارکردنی ئاسایی خۆیان. هیچ کەسێک دەستبەجێ بەرپرسیارەتی خۆی لەم هێرشەدانە گرتوتە ئەستۆ، بەڵام بە گوێرەی ڕاگەیاندنەکان گومانەکان دەستبەجێ کەوتە سەر ئێران. بە گوێرەی هەواڵ و راپۆرتە وەرزشەکان نامۆفازیل شارکەری کوردی بواری کیکبۆکسین لە یەکێک لە گرنگترین ڕووداوە وەرزشەکانی ژیانی پیشەی خۆیدا ڕوبەڕی جێک بەیبەن شارکەرێکی بەناوبانگی ئەمریکایی بۆتەوە و توانیوێتی سەرکەوتنێکی بەنرخ و مێژووی بۆ خۆی تۆمار بکات. لە دەستپێکی یاریەکەدا جێک دەستپێشخەری کرد و نامۆ بە بەردەوامی بەرگری زیرەکانی کرد، هەتا لە بەشی دووەمی یاریەکەدا بە تاکتیکی ئەنەکۆندا واتە بینەقاقاگرتن توانی ڕکەبەرەکەی ببەزێنێت. لە دوای یاریەکەش دەمەقاڵەیەکی تند لە نێوان نامۆ و شارکەری ئەرمەنی ئارمات سارکویان ڕوویدا، ئەمەش بەهۆی قسەی نەشیاوی ئەو شارکەرە ئەرمەنیە لەسەر کورد، هەرچەندە ئەو شارکەرە داوای لێبوردنی بۆ قسەکانی کردبوو. دواتر نامۆفازیل ڕایگەیان ئاگادار نەبووە ئارما داوای لێبوردنی لە گەلی کورد کردووە و جەختی لەوەش کردەوە کە هەردوو گەلی کورد و ئەرمەنی برابوون و وەکو براش دەمێننەوە. لەم چارچێوەشدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پیرۆزبایی لێ کرد و بە گەنجێکی بەتوانە ناوی هێنا. ڕۆژنامەی داونی پاکستانی لە زاری چەند سەرچاوێکی دیبلۆماسی وڵاتەکەەوە ڕدەگەێنێت گشتە لە ناوکاوەکەی موحسین نەقوی وەزیری ناوخۆی پاکستان بۆ تاران لە چوارچێوەی هەوڵەکانی ئەو وڵاتەدایە بۆ زیندیکردنەوەی وتوێژە چەقبەستۆکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی بۆ بەدیهێنانی پرۆسەی ئاشتی. بە گوێرەی راپۆرتەکەی ڕۆژنامەکە نەقوی بە سەردانێکی دوو ڕۆژە و ڕانەگەێنرا و گەشتە تاران، گەشتێک کە سەرچاوە دیبلۆماسیەکان بە بەشێک لە دیبلۆماسیەتی بەردەوامی ئیسلام ئاباد بۆ ڕێگەگرتن لە داڕمانی تەواوەتی دانوستانەکانی نێوان واشنگتن و تاران وەسفیان کردووە. باڵێۆزخانەی پاکستان لە تاران ڕایگەیاندووە هەر ئەمڕۆ نەقوی بۆ ماوەی 90 خولەک لەگەڵ سەرۆکی ئێران مەسعود پزیشکیان کۆبووتەوە.